یەکەم تەوەرمانە باز لە بەڕێوەچوونی وەرکشۆپێکین کە تایبەتە بە وەرزش و پەروەردەی تەندروست لە دیدی پسپۆڕانی ئەکادمی و ڕێکخراوی ژیمەوە. با بزانین ناوەڕۆکی وەرکشۆپەکە خۆی لە چیا بینێتەوە، ئێمە چۆن و بە چ شێوازێک هەوڵی ئەوە بین وەرزش بکەین بە کلتورێک لەلای خۆمان، ئەوەی جێی دڵخۆشی جێی دەستخۆشیە لە ئێستا زۆرێک لە هاوڵاتیان گرنگی بە وەرزشکردنێک ئینتر چ لە هۆڵەکانی لە جوانی بێت چ لە نێو پارک و شوێنە گشتیەکانە بێ، بەڵام هێشتا مامانە بۆ ئەوی کە وەرزش بە کلتور بکەین. با بزانین چۆن هەنگاو بنین بۆ ئەم بابەتە، هەروە باسێکیش لەوەکەین با بزانین کاریگەریەکانی وەرزشکردن چیە بێ لەسەر ئەوەی کە من بە تەندروستێکی باش بمێنمەوە، لەگەڵەوەشە بە تەمەنێکی درێژەوە تۆ بتوانیت لە ڕێگەی وەرزشکردنەوە سوود لەو بابەتانە وەرگری، بۆی کە ورتر و باشتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین. ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز مامۆستا تەلار بیلارمان کردو کە بەڕێزیان ڕێخەری وەرکشۆپ و هەروە مامۆستای زانکۆش. فەرموو مامۆستا. بەنی باش مامۆستا تەلار، زۆر بەخێر بەری سەر چاوام. فەرموو. زۆر سپاس. بەخێر هاتیت. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا تەلار زۆر بەخێر بەی دووبارە سەرچاو باسی ئەومان بووکە وەرکشۆپی وەرزش و پەروەردەی تەندروست لە دیدی پسپۆڕانی ئەکادمی و ڕێکخراوی ژیما. ئەم وەرکشۆپە چی بووە؟ سەرەتا سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە دەست پێشخەر بووە لە بەدیخستنی سەرجەم و بابەتانی کە لە شاری سلێمانی ئەنجامەدرێت. لە ئێستادا ئێمە وەکو زانکۆی سلێمانی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان بە پێویستمان زانی کە وەرزش لە ناو کادیمیەکەەوە لە ناو زانکۆ بەرینەوە دەرەوەی زانکۆ و بەستنەوەی وەرزش بە سەرجەم ئەو بابەتانەوە هەروەها ئەو ڕێکخراوانی کە لە دەرەوەی زانکۆ کارەکەن. ئەمە تێکەڵکردنی کەسانی ئەکادیمیە بە ژینگەی دەرەوەی زانکۆ کە ئەمە ئەرکێکی سەرەکیە لە ئێستادا زانکۆی سلێمانی کاری لەسەرەکات. بە خۆشحاڵیەوە دکتۆر کۆسار بەڕێزیان کە سەرۆکی زانکۆی سلێمانین پاڵپشتێکی گەورەی سەرجەم کۆلێژەکانی زانکۆی سلێمانیە کە دەستمان کردو بە زۆرترین چالاکی لە ئێستادا بۆ ئەوەی کە ئەو کۆلێژانی کە هەن و ئەکتیڤن لە ناو زانکۆیە کارەکانیان بەرنە دەرەوەی زانکۆ. ئێمەش بە پێویستمان زانی وەکو کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان بەشێکەیە لە ناو زانکۆدا لە سەرجەم کۆلێژەکانە پێوترێ بەشی هۆبەی دڵنیایی جۆری. ئەم هۆبەیە کارەکات لە سەرجەم کۆلێژەکانە کە بتوانێت وەرکشۆپ، سیمینار، کاری ڕێکخراوی، کاری هاوبەش ئەنجام بدات بۆ سەرجەم مامۆسایانی زانکۆ بۆ ئەو کەسانی کە لە دەرەوەی زانکۆن. واتە بەستنەوەی پەیوەندیەکە لە ڕێگەی ئەم هۆبەیەوە ئاکرێ بۆ سەرجەم کۆلێژەکانی زانکۆ و دەرەوەی زانکۆ. وەکو کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان بیرمان لەوە کردەوە ئێمە بەرەو کۆتایی ساڵە ڕۆین. پێویستمان بۆ هەیە کە لەم پشوەیە سوودێک ببینین بە کەسانی دەرەوەی زانکۆ، یعنی ئێمە نەوەستین لە خزمەتکردن با خزمەتەکەمان لە دەرەوەی زانکۆش بێت. بیرمان لەوە کردوانەیە کە لەگەڵ ڕاگری کۆلێژ بەڕێز دکتۆر ئەحمەدا کە بەڕێزیان تازە دەست بەکار بوون وەکو ڕاگری کۆلێجەکە بە خۆشحاڵیەوە بە دڵێکی فراوانەوە پێشوازی کرد لەو کاری کە ئێمە ئەیکەین لە ئێستاە و سەرۆکی ڕێکخراوی ژیما بەڕێز دکتۆر ڕزگارد بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ژیمان کە ڕێکخراوێکی وەرزشیە بۆ گەشەپێدانی وەرزشی بە دڵێکی گەورەوانی و بە دڵێکی فراوانەوە زۆر خۆشحاڵ بوو لەوەی کە ئەم کارە ئەنجام بدەین. ئەو ڕێکخراوە لە شاری سلێمانیە ڕێکخراوێکە کە بە تەواوەتی دەنگی داوەتەوە لە بواری وەرزشە. ئێستا ئەندامان و فێرخوازانی ئەو ڕێکخراوە بوونەتە نوێنەری نەک هەرێمی کوردستان بوونەتە نوێنەر لە عێراقیشە. زۆر باشە. مامۆستا باسێکی ئەوە بکەین مادام ناوەندێکی ئەکادمیک و زانکۆی سلێمانی بابەتێکی وەرزشی هەڵبژاردووە کە لەو کاتە پشوانەیە بە دەرفەتی بزانێ بیکاتە وەرکشۆپێ بۆ کەسانێک لە دەرەوەی زانکۆ. بۆ بیر لەوە کراوە تۆ لە وەرکشۆپەیە مامۆستای وەرزشی خوێندنگاکان سوودمەند بن لەم بابەتە، چکە زۆر جاڕڵین ئێمە وانەی وەرزش و هونەر زۆر فرامۆشەکرێ. ئێمە گەر بگەڕینەوە وەرزش بە کەلتورکەین ئەبێت چۆن منداڵ فێری زانست و زانیاریەکەین فێری وەرزشیکەین، فێری هونەریکەین. ئێستا توانین کۆلێژی پەروەردەی بنەڕەتیمانەی مامۆسای هونەر جارێکتر پێگەێنێتەوە بە شازێکی ئەکادمی چۆن وانە بڵێتەوە. ئەی کۆلێژەکەی ئێوە هەوڵی نەیەوە مامۆستای وەرزش بە دیوێکی تر و بە شێوازێکی تر وەرزش بگەێنێ بە خوێندکار بۆی کە بتوین وەرزش
ببێتە کەلتورێکی باش؟ ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو قسەیاکەم ئێستا زۆر خۆشحاڵیشم بەڕاستی لەبەرەوەی ئەو خوێندکارانی کە لە کۆلێژی وەرزش وەرەگیریان زۆرینەیان پاڵەوانن لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراقا. کاتێک کە تۆ لە کۆلێژێکی بەو شێوازەیە وەرگرتنی ئێمە وەرگرتنێکی تایبەتە، واتە پێشتر ئەم بەهرەیە هەبووە بەهرەکەمان هێناوەتە ناو کۆلێژ لە کۆلێژەوە بە شێوازە ئەکادیمیەکە بەرەو پێشی خێن و دواتری خێنەوە ناو کۆمەلگا کە پێشتر خۆی بەرکەوتەی هەبووە لەگەڵ کۆمەلگایە. ئێمە لە ئێستادا ئەمە دووەمین کارە وەکو مامۆستایانی زانکۆ پێشتریش لە هەفتەی پێشوە پانێڵێکرا بوو کە پانێڵێکی وەرزشی بوو بۆ لەلایەن یەکێتی لەژوانی و ئەنجامی درابوو بەڕاستی وردە خەریکە هەنگاوەکە ئەڕاتە ناو کۆمەلگاوە کە ئێستا وەرزش بۆتە کللتورێکی زۆر جوان و زۆرترین ئەو وەرزشانە ئەو پاڵەوانێتیانش کە ئەکرێت زۆرینەی بە خۆشحاڵی و لە شاری سلێمانیە بۆ لەبەروی ئێمە دەست پێش خەرین لەلایەنە ڕۆشنبیریەکە و لەلایەنە هونەریەکە و کللتوریەکە و ئێستا وەرزش لە شاری سلێمانیە شاری سلێمانی ناوبراوە بە پایتەختی وەرزش بە خۆشحاڵیەوە ئەوە سەرۆکی لیژنەی ئۆڵۆمپی عێراقی کە هاتە سلێمانی دکتۆر عەقیل زۆر خۆشحاڵ بووەوەی کە لە شاری سلێمانیە پاڵپشتێکی گەورەی وەرزشەکرێت ئێمە خۆشحاڵین بەوە لەبەرەوەی ئێستا وەرزش ماخستۆتە ناو کۆمەلگا هەم بە شێوازە تەندروستەکەی و هەمیش بە شێوازە ئەکادیمیەکەی کە لە ئێستادا زۆرینەی خوێندنگاکانمان بەڵێ مامۆستای وەرزشی هەیە و زۆری ئەکتیڤن باشەرجەم چالاکیەکانە زۆر باشە دەستان خۆش بێ مامۆستاتەلار بە ڕای بەڕێزت لە ئێستا بە شێوازێکی گشتی وەرزش بووە بە کللتور لە ناو هاوڵاتیانە بەڕای بەڕێستانیا خود ئەگەر نەخێرە بۆ ئەم بابەتە پێویستمان بە چه هەنگاوێکە بینین بۆ ئەوەی کە زیاتر وەرزش بچێتە ناو هاوڵاتیانە و کللتورەکە زیاتر بێت لە ناو خەڵکە. من ئەگەر نەڵێم سلێمان چێتیەکەم نافە و شێوازە نییە بەڵام شاری سلێمانی خۆشەوە بەردەوامیش هەوڵەیەم ئەو ڕۆی سلێمانی وەکو کەسێکی ئەکادیمی و بە حکمیەوەی کە پەیوەندیم هەیە لەگەڵ کەسانی دەرەوەی ترا بۆ نمونە کاتێکا چیتە شاری بەغا چیتە مۆسڵ یعنی هەمیشە سلێمانی بە شارە کراوەکە ناوی ئەبن لە سلێمانی بەڵێ کللتورێکی زۆر جوان هەیە کە پێوترێ کللتوری وەرزشی ئێستا زۆرینەی ڕێکخراوەکانی وەرزش زۆرینەی ئەکادیمیا وەرزشیەکان لە ئێستادا هەموو سوچ و کۆڵانێکی شارەکانی شەم شاری سلێمانیە هۆڵێکی لەش جوانی تایە کە بە خۆشحاڵیەوانەیە یعنی زۆرینەی هۆڵەکان کە بینم تێکەڵن یعنی کوڕان و کچان بەیەکەوە وەرزشەکەن ئەمە خۆی بۆ خۆی تێکەڵبوونە بە کللتور تێکەڵبوونە بە هەموو تاکێکی ناوخێزانەکانمان و لە زانکۆی سلێمانیشە زۆرینەی ئەو چالاکیانەی کە ئیمساڵ دەستمان پێکردووە یەکێک لەو چالاکیانە کە بۆ یادی شاری سلێمانی بوو چالاکیەک بوو کە بۆ سەرجەم خێزانەکانی ناو زانکۆی سلێمانی بوو کە ئەمە بخۆی بۆ خۆی تێکەڵکردنی کللتوری پێشینەی شاری سلێمانی بە وەرزشە جارێکی تر و بوژانەوەی ئەو یاریە کللتوریانە لەگەڵ وەرزشی نوێدا ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی شانازێکی گەورەیە ئێمە توانین لە ئێستادا بڵین بەڵێ تێکەڵمان کردووە و چۆتە ناو کۆمەلگاشەوە و زۆرینەش لە ئێستادا مناڵەکانیان ئەگەر هاتوو لە ئەکادیمیایەکە نەبێت زۆرینەی مناڵانی ئەم شارە بەڕاستی لە ستیەکانە زۆرینەی ئەکادیمیا لە ستیەکانە کراوەتوانێت کە ئێمە ئەوەی ئاگامان لێبوو بێ زۆرینەی ئەو مامۆسایانی کە لەو ئەکادیمیایانە یاخود لە ئەو شوێنانە دەرسەڵێنە مامۆسایانی زانکۆن ئەمە خۆی بۆ خۆی تێکەڵبوونە بە ناو کۆمەلگا و بە تایبەتیش کەسە ئەکادیمیەکان هاتوونەتە ناو بوارە وەرشێکە و وەرشەکە بڵاوەکەن زۆر باشە بینە سەر ئەوەی تا چەند تۆزی ناوڕۆژی وەرگشۆپەکەش باسکەین بزانین بابەتە سەرچیەکان چی بوو کەەوە گفتوگۆتان لەسەر کردووەتانوێت بیگەن بۆ کەسانی کە پێویستیان بەم بابەتی ئێمە ئەو بابەتی کە زۆر جەختمان لەسەر کردەوە ئەمەوێت باسێک لەوە بکەم کە ڕێکخراوی ژیما لە ئێستادا ڕێکخراوێکە کارەکار لەسەر لایەنی ژینگەی کارەکار لەسەر لایەنی پەروەردەی لایەنە سایکۆلۆجیەکان لایەنی تەندروستی بە تایبەتی کە خۆی یەکێکە دکتۆر ڕزگارێکێکە لەوانەیە کە بە تایبەتی تەکی دەکاتەوە لە لایەنی تەندروستی کە پێویستە مناڵ هەموو بەیانیەک هەڵسێت بۆ نمونە شیر بخوات میوە بخوا بە بەردەوامی شەو زوو بخەوێت دوور بکەوێتەوە لە تەکنەلۆژیا بۆ نمونە ئایپادە مۆبایلە ئەوەی کە زیاتر لەم وەرکشۆپەیە جەختمان کردەوە لەسەری لایەنی دەروونزانیە کە یەکێک لە سیمینارەکان ئەمڕۆ پێشکەشەکرێت بەڕێز دکتۆر دیارە دکتۆر دیار خۆی شارەزای لە بواری دەروونزانی و کارگێڕی بەڕێوەبردنە ئەمە یەکێکە بێت لە تەوەری سیمینارەکان کە لایەنی دەروونزانی زۆر پێویستە یەکەم دایک و باوک شارەزا بێت لەو لایەنە دەرونی کە ئایا ئەم مناڵە ئەگەر ئەمڕۆ وەرزش بکات کە ڕۆشتەوە بۆ ماڵەوە چی پێویستە
پێویستە بیکە تا چەندێک ئەم مناڵە هیلاک بووە یاخود چەندێک پێویستی بە ئیسراحەت هەیە دایک و باوکەکە هانی مناڵەکە با کەی ئەم مناڵە بخەوێت لەبەرەوەی بە درێژایی ڕۆژەکە لانی کەم دوو کات ژمێر لەناو ئەکادیمیاکە ڕاهێنانی کردووە دواتر لایەنێکی تر کە قسەی لەسەرەکەین خۆراک پێدانی تەندروستە خۆراک پێدانی تەندروستیش ئەمڕۆ سیمیناری دووەمانە بێت لە وەرکشۆپەیە بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر مامۆستا ڕەوەند محەممەدە خۆی وەرزشوانێکی شاری سلێمانی و پێشینەیەکی زۆر باشی هەیە لەو بوارەیە باس لە خۆراکی تەندروست دەکات کە ئایا ئێمە پێویستە ئەو مناڵانی کە لەم فێرگانەیە فێری بۆ نمونە یاری باسکتبۆڵە بن ئەم ڕێکخراوی کە ئێستا ئێمە کاریان لەگەڵاکەین گەورەترین ڕێکخراوە لە شاری سلێمانی و لە هەموو عێراقیشە کە زۆرترین فێرخوازی یاری باسکەی هەیە ئێمە بە پێویستمان زانی کە ئەم بابەتانە بە وەرکشۆپێک یەکەم لەگەڵ دایک و باوکان شێر بکەین دووهەمینیش لەگەڵ فێرخوازەکانە لە بەروی ڕێژەی فێرخوازەکان چۆن ئەتوانن ئەم بابەتانە لەگەڵ دایک و باوکەکان لە ڕێگەی ڕێکخراوەکەوە ڕێکخراوەکە زۆر ئەکتیڤن زۆرینەی کات دایک و باوکان بانگێش دەکەن بۆ ئەنجامدانی سیمینار بۆ کاری ژینگەیی بۆ وەرزشی تەندروست کە بەیانیان وەرزشیان هەیە وەرزشی شاخەوانیان هەیە کە ئەمە دایک و باوکەکان خۆیان لەگەڵ مناڵەکانایەن ئەم ڕێکخراوە نزیکەی 120 فێرخوازی هەیە واتە سەڵ و ئەوەنە یاریزانی هەیە لەسەر جەم ئاستەکانە واتە ئاستی مینی باسکت کە پێوترێ مناڵان بێت شۆشێران تازە پێگەیشتوان و هەروەها پێگەیشتوانیشی هەیە پێگەیشتوانی ئێستا زۆرینەی یاریزانەکانی لە ئاستی هەڵبژاردەی عێراقن کە نوێنەری عێراقن لە مانگی 6 و 7 بەشداری پاڵەوانێتیان کیان کرد لە ئیمارات یعنی ئەمانە خۆی بۆ خۆی پێویستە ئێمە بابەتەکان کە باسمان کرد یەکێکی تر لەو بابەتانە کاریگەری کە سیمیناری خۆم بوو لەمەیانە دوێنێ ئەم سیمینارەمان پێشکەش کرد کاریگەری یاری باسکە لەسەر لایانی پەروەردەیی ئایا یاری باسکە بێتە هۆی دروستبوونی ئەو بەشە پەروەردەییانی کە ئێمە پێویستە چی بکەین چی نەکەین بەڵێ لەبەرەوەی ئێمە وتوێژکردن ئەبێت بە وتوێژێکی پەروەردەییانە وتوێژ بکەین لەبەرەوەی بتوانین لەناو یاریگا ڕەتفعلمان نەبێت بۆ داوەران ڕەتفعلمان نەبێت بۆ ڕاهێنەرەکەم هەموو ئەمانە کاریگەریەکە دروست دەکات بۆ ناو خێزانەکان و خێزانەکانیشەی گوازنەوە بۆ مەسەلەن بۆ دایک و باوکەکەیە مناڵەکە تا چەندێک بتوانێت بە شێوازێکی ئەکادمی بە شێوازێکی ڕێکوپێک بتوانێت قسە لەگەڵ دایک و باوکیا بکات لەناو خێزانەکەی خۆی تا چەندێک ئێمە بتوانین بە تیم کار بکەین بۆ منە هاوکاری خوشک و براکانی بێت ئەو سیمیناری کە دوێنێ باسمان کرد باسکردن بوو لەم لایەنانە یەکێکی تر لە سیمینارەکان بە دەرخستنی بورەما مساتەلار بەڕای بەڕێزت بۆ مناڵێک کاچێتە ئەکادیمیایەکە و فێری باسکتبۆڵ بە یاخود دوگۆڵی بێ هەر یاریەک بێ لەمانە پێش ئەوەی کە فێری لایەنە ئەکادیمیەکە ئەو یاریە بکرێت گرنگی بەلایانی پەروەردەی مناڵەکە بەتەکیت ئێمە دوێنێ جەختمان لەسەر ئەوە کردەوە و دایک و باوکانیشمان وەشیار کرد لەسەر ئەو بابەتە کە پێمان و تۆ دایکی بەڕێز باوکی ئازیز کاتێک کە تۆ مناڵەکەت یاخود فێرخوازەکەت ئەنێریتە ئەکادیمیایەکەوە سەرەتا پێویستە پەروەردە فێر ببێت دواتر پێویستە وەرزشەکە فێر ببێت چونکە تۆ لانی کەم ئەم فێرخوازە 3 مانگ کە لە پشووی هاوینە زۆرینەی ئەکادیمیەکان 3 مانگی پشووی هاوین مناڵەکانیان ئەنێرنە ئەکادیمیەکانەوە بەداوای لێبوردنەوە یعنی ئەو قسەیەکەم زۆرینەی دایک و باوک لەوە تێگا دەڵێ ئەم 3 مانگە بە مناڵەکەم بنێرم بۆ ئەکادیمیایەک فێری شتێک ببێت بەڵام من لەگەڵەوە بیرروڕایە نیم ئێمە بجەختمان لەسەرەوە کردوانێ با ئەم مناڵە بەردەوام بێت بە درێژایی ساڵەکە کاتی کردنەوەی قوتابخان با بەردەوام بێت با بەردەوام بێت لەبری ئەوەی ئەو مناڵە تۆ مەشغوڵی بکەیت بە تەکنەلۆژیاوە یاخود مەشغوڵێکی بە ئایپاد و مۆبایلەوە هیچێکە بالانی کەم ئەو دوو کاتژمێرە لەگەڵ هاوڕەکانیان لەناو ئەکادیمیایەکە هەم لایەنە پەروەردەیەکەی ئەم مناڵە پەروەردە ئەبێت فێری هاوکاریکردنە بێت فێری خۆشەویستیە بێت لەم ئەکادیمیای فێری پاک و خاوێنیە بێت چونکە لە دوای هەموو ڕاهێنانێک کاتێک کە تۆ ئاوێکە خۆیتەوە یاخود شەربەتێکە خۆیتەوە ڕاهێنەرەکەی وا فێریە کاتە بێت لە دوای خواردنەوەی ئاوەکە بوتڵەکە بخەیتە ناو سەلەی خۆڵەکەەوە ڕاستی ئەوەی جێگەی دڵخۆشیە مامۆستا بوورە ڕێکخراوی ژیما کە ڕێژەیەکی زۆری کچانی تایە ئەوە جێگەی دڵخۆشیەکە مامۆستا ڕزگار لەگەڵ چەند مامۆسایەکی تر سەرپەرشتیاریەکەم بەڕاستی من لە پێشەوە بڕگەیەکم لەگەڵا کردن ئەوەی جێگەی
دڵخۆشی و بەدەل لەلایەنە وەرزشیەکە لایەنە پەروەردەیەکە و لایەنە ئەخلاقیەکەشیان زۆر گرنگی پێ بە تایبەتی لەو شوێنەی کە یاریان تیا کرد تەنانەت دوای خۆیان چۆن فێرمشت شوێنەکە پاکەنەوە دوای خۆیان چۆن ئەم شوێنە بە پیسی بەجێنێنن جلوبەرگەکانیان لەکوێ دانێنەوە دایک و باوکەم لایەنە پەروەردەیەکێک ینی بەڕاستی زۆر گرنگی بەو لایەنایەن خۆم چەندین جار ئەفۆم کە قسەکەشت پێ ئەبڕم خۆم چەندین جار سەفەرم لەگەڵا کردوون بۆ پاڵەوانێتیەکان یعنی وا هەستەکەم لەگەڵ کەسی خۆما سەفەرەکەم کە لەگەڵ ئەوانە سەفەرەکەم بۆ لە بڕووی ئەوەنە بێدەنگن ئەوەنە پەروەردەیەکی جوان پەروەردە کراون هەم لەناو مەسەلەن هۆتێلەکە کە ئەمێنیتەوە شەو زوو ئەخەون کەمترین بەکارێنانیان بەکارێنانی مۆبایلە خواردنی تەندروستی بەیانیانیان ینی من هەنێک بەیانی وا هەبوو لە کاتی پاڵەوانێتیەکانە جاری وا بوو پێویستم بۆ هەبوو خواردنێکی زۆرتر بخۆم بەڵام کاتێک کە سەیری ئەوان مەکرد بۆ نمونە شیریانە خوارد کۆنفلێکسی خوارد یعنی منیش وام لێ ئەهات هان بدرێم شیر بخۆم کۆنفلێکس بخۆم میوە بخۆم لەگەڵ ئەوانە دواتر لە دوای هەموو پاڵەوانێتیەک بیرمە پاڵەوانێتی پارێزگاکانی عێراق بوو کە لەگەڵیانە سەفەرم کرد کچەکان لە دوای ئەو هەموو یاریی کە کردیان ینی کاتێکی زۆر یاریان کرد ئەو پاڵەوانێتیە لە بەیانیەوە بەردەوامە بێت تا شەو یاریەکان بەردەوامە بێ لەبەرەوەی 3 یاریەکرێت 10 دقەیە ماوەکەی کە یاریانە کرد زۆر هیلاک بووبوون لە دوای ئەو هەموو هیلاکیە ئەنجامێکی زۆر باشیان هەبوو 3 تیمەکە هەر یەکەم و دووەم و سێمی عێراق بوون ینی بەڵێ لە دوای ئەوە ئەو هەموو هیلاکی و جوهدەی کە کردی بوویان بەڵام سیرەکەم علاگەیەکی ڕەشیان بەدەستەوە گرت و هەموو قاعی شەعب دەرەوەی قاعی شەعب کە لە ناو شاری بەغایە دەرەوەی قاعی شەعب هەموو ئەو دەبە و شەربەت و شتانەی کە خوراوە هەمویان کۆ کردوانەیە یەکێک لە ڕاهێنەرەکان وتی چۆن شتی وا ئەبێ بەڵێ وتی چۆن شتی وا ئەبێ ئەو هەموو یاری کردووە و هیلاکە و چۆنە بێ ئەوەی پێ بکرێت و ئەمانە یەکێک لە هەرزانەکان وتی ئەمە سروشتی خۆمانە ینی لە دوای هەموو پاڵەوانێتێک ئێمە ئەم شتە هەرە دەکەین بەڵێ ئەمە ئەنجامی ئەوەیە کە لە ناو ڕێکخراوێکی وەرزشیە تۆ بتانی پەروەردە خۆشەویستی هاوکاری دروست بکەیت لەگەڵ ئەو هەموو هیلاکیە گوێیان بەوە نەیە نەخێر هەموو پاڵەوانێتیەک ئەوەنەی کە خۆم بینی بێتم جا ئایا ئەمانە تەمەنیان مناڵ بێت یاخود تەمەنە گەورەکان بێت هەمویان وەکو یەک پەروەردەکراون بەو شێوازە بەتایبەتیوانی لە تەمەنی هەرزەکاریان ئەو کچانە ینی بەڕاستی کۆمەڵ لێکەوتەش مامۆستا باسی کرد لەوەی لە تەکنۆلۆژیا و لە مۆبایل و لە کۆمەڵی کێشە کە لە ئێستا هەیە ئەمانە دوورکەوتونەتەوە کەواتە ئێمە ئەم نمونە جوانەمان لە بەردەسا بێت مامۆستا بۆ پاڵپشتی دروست نەبێت یعنی ئەم وەرکشۆپانە گفتوگۆ بکرێت لە پاڵپشتی بۆ نمونە هەرم ستۆدیۆی بەڕێز لێ دانیشتووی چەندین تەلەبەی ئاوان نمونەی هاتوون چونەتە دەرەوەی عێراق لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی هەرێم توانیانە نازناوی یەکەمی دووەمی بەدەست بێنن ئەم کەسە ئەگەر پاڵپشتی بکەیت لەوانەیە بچێتە دەرەوەی عێراق بۆ ئاسیا بتوانیت لێ پاڵپشتی کەی بچێتە دەرەوە ئەمانە پێویستی بەوەیە کە هەم لایەنە پەروەردەیەکەی گرنگە کە خێزان و شارەکاتەوە ئەم کچەی تۆ دڵنیا بەلێ کە لێرە بە شێوازێکی ئاوا مامەڵی لەگەڵەکرێ دوایش ئەدەبی ئەم کچە لێکەوتێ بێ بۆ خوشک و براکانی ئەم پاڵپشتێ تا چەند گرنگە بێ کە بتوانین ئێمە ئەو کەسە بەرەو پێشەوە بەرین ئێمە وەکو زانکۆ لێسادا وەکو کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشیەکان هەنگاوێکی زۆر باشمان ناوە بۆ لە برەوەی هەوڵە دێن زۆرترین چالاکیەکان بەرکەوتەی زانکۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆکانی عێراقا کە لە مانگی یەک لەوانەیە چالاکیەکانمان کەمێک ڕابگرین بەهۆی ئیمتیحاناتی سمستەری یەکەمەوەیە لە ناو زانکۆیە لە مانگی دووە هەوڵمان ناوە زۆرترین وەرکشۆپ ئەنجام بدەین لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ زانکۆکانی عێراقا لە سەرجەم ئەو بوارانەی کە دەخوێندرێت لە ناو زانکۆیە ئێمە ئەو بوارانەی کە خوێندرێت لایەنی بەدەنیمان هەیە لایەنی وەرزشی پزیشکیمان هەیە ڕێگاکانی وانەوتنەوەمان هەیە کە چۆن بتوانن ئەم کەسانە بە شێوازێکی تەندروست وانە بڵێنەوە لە سەرجەم کایەکانی خوێندنایتر ئایا ئەم ئاستەکانی خوێندن هەر ئاستێ بێت لە مانگی دووە هەوڵماندا و کۆمەڵێک بەرنامەی باشیشمانداناوە کە کۆمەڵێک کەسانی ئەکادمی لە دەرەوەی زانکۆی سلێمانی بێنین کەسانی بیانی بێنین کە لە ڕێگەی ئۆنلاینیشەوە بێت ئەگەر نەشتوانێت بێت ئێمە بتوانین لە ڕێگەی ئۆنلاینەوە بەشدار بێت لەگەڵمانە بۆ ئەنجامدانی وەرکشۆپەکان بەڵێ لە مانگی دووە ئینشاءالله
زۆرترین وەرکشۆپمانە بێ دۆک و کۆلێجی پەروەردەی جستەی و زانستە وەرزشیەکان و هەوڵێکی زۆر باشیشمان ناوە کە زۆرینەی مامۆسایانمان لە ئێستادا لە کۆلێجی وەرزش کە یەکێک لەوانە دکتۆرە دیمەنە کە زۆربەی کات میوانی بەڕێستانە بەیانیان لە سەرجەم ئەو تەوەرە پزیشکیانی کە تایبەتە بە کۆمەڵگا و هەروەها تێکەڵبوونی خەڵک لەگەڵ یەکتریدا زۆرینەی مامۆسایانمان لە ئێستادا هەوڵیان داوە زۆرترین خول و پاڵەوانێتیەکان پێشکەش بکەن لە دەرەوەی زانکۆ. زۆر باشە بە هیوای بەردەوامی بۆ ئێوەی ئازیز مامۆستا ئەم ئۆرکشۆپی کە ڕاتانگەیانەوە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ 2 ڕۆژ بەردەوامە بێت. دوێنێ یەکەم ڕۆژ بوو دەستپێکی وەرکشۆپەکە بوو ئیمڕۆژ بەردەوامە بێت لە کاتژمێر 4 لە بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی و پەروەردەی سلێمانی بۆ دیدەوانی کە بە سوپاسەوە من ئەمێ سوپاسی بەڕێز مامۆستا توانە بکەم چکە بەڕێوەبەرایەتیەکەیە بە دڵێکی فراوانەوە هۆڵی بەڕێوەبەرایەتیەکەی بۆ کردینەوە لەبەروی لە ئێستادا زانکۆ دەرگای زانکۆ داخراوە بەهۆی پشۆکانی سەری ساڵەوانێ بەڵام بەڕێوەبەرایەتی پەروەردەی وەرش و دیدەوانی زۆر بە خۆشحاڵیەوە هۆڵەکەی بۆ کردینەوە ئێمە سوپاسیەکەین. ئێمە زۆر سپاسی ئێوەکەین هیوادارین بەردەوام بن لە ئەنجامدانی ئەم جۆرە وەرکشۆپانە چونکە بە دڵنیا و دوجار خزمەت بە تای کۆمەلگا گەێنێت. دەستە خۆش بەوام. زۆر سپاس بۆ میوانداریەکەتان. زۆر سپاس.